دیالۆگی کۆمەڵێک گەنجی چۆمانە دەربارەی پرسی کۆچ کۆبوونەتەوە و گفتوگۆ دەکەن. لە باڵەکایەتی جگە لە کۆچی گەنجان بۆ وڵاتانی ڕۆژاوە بەهۆی کەمی دەرفەتی کار لەم سنوورە خەڵکێکی زۆر بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان ڕوو لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان دەکەن. هۆکارەکانی کۆچ زۆرن بەڵام ئەوەی لەو سەردەمەدا بەزەقی دیارە کۆچە ناوخۆییەکە بەدڵنیاییەوە بە دوای هەلیکارە کەمی هەلیکار لێرە نادادی و نایەکسانی لەو هەلەکاری کەمانی کە هەیە هۆکاری سەرچینە کە کۆچ لە ناوخۆ ئەکرێت بڵێنانی لە شوێنێک لێرە بۆ شوێنێکی هەر ناوخۆی کوردستان بەڵام کۆچی گەنج بۆ دەرەوە ناڕوونی ئایندا نازانین ئایندەمان چۆنە بێت لەو هەرێمە یاخود ئایندەکی تاریکە لەوانەیە بەشێکی هۆکارەکە ئەو بێت. سەرباری هەبوونی خاڵی گومرگی نێودەوڵەتی حاجی ئۆمەران و هەڵکەوتەی ئەم سنوورە وەک ناوچەیەکی گەشتیاری و کشت و کاڵی بەڵام کەمترین دەرفەت ڕەخساوە بۆ گەنجانی ئەم سنوورە بە مەبەستی بەدەستهێنانی کار. بەشێکتر هۆکاری کۆچکردنی گەنجان لەم ناوچەیەدا هۆکاری پژیری نەکردنی حکوومەتە بۆ کەشتی تایبەت و بەتایبەت کە تایبەتەکان ناوچێکە کەرتی کشت و کاڵی و گەشتیاری گرێتەوە کە ئەو گەنجان ناوچەیە ناتوان ئەو ئیشانە بکەن لە ناچاریدا ڕووکەنە شانە گەورەکان لەشەوە کە هەستەکەن ئەو بژێوی داراییە بەدەستنانن ناچار ڕووکەنە دەرەوە کە کۆچی دەرەوە بە لێشای وەک ئەوە ئێستا هەیە ڕوودەداتن. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا نزیکەی 400 خێزان لە سنووری قەزای چۆمان بە مەبەستی دابینکردنی ژیانێکی باشتر ڕویان لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان کردووە. سەرباری ئەمە ئەو خوێندکارانەی بە مەبەستی خوێندن ڕوو لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان دەکەن بەهۆی نەبوونی دەرفەتی کار لێرە جارێکی تر ناگەڕێنەوە بۆ قەزای چۆمان. پێشاوە مەحموود کورسات نیوز چۆمان.